بەڵا زان و خۆشەویستانمان هەمیشە و بەردەوام کاتێک لە میدیا لە سوۆسیال میدیا و لە تەلەڤیزیۆنەوە گەنجێکی کوور دەبینین کە لە جیهاندا بە شێواز لە شێوازەکان سەرکەوتنی بەدەستێناوە لە ناخی خۆماندا دڵخۆشە بین کە برایەکی کوردمان گەنجێک ئیدی لە هەر پارچێکی کوردستان بێت دڵخۆشین بۆی کە سەرکەوتنی تۆمار کردو و ئاڵای کوردستانی بەرز کردوێتەوە. بزانین لە رێمی کوردستاندا تا چەند کار ئاسانی بکراوە بۆ گەنجە بەتواناکان لە بوارە جیاوازەکان و بە تایبەتی تر وەرزشی لە ژوانی تاوەکو لە جیهاندا هەم کورد بە جیهان بناسێنرێت لە ڕێگەی ئەم وەرشەوە هەم بتوان لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان بەشداری بکەن لە بواری لە ژوانیدا حتمەن دەرفەت بدرێت بە گەنجان لە وڵاتی ئێمەدا کەسانی زۆر بەتوانامان هەن کەسانێکمان کە دەتوانن لە جیهاندا شان بەشانی وڵاتانی دیکە بەشدار بن لە پێشبڕکێ لە ژوانیەکان بزانین گیر و گرفتەکان چین ئەو کۆسپانە چین دێتە بەردەم گەنجان بۆی نەتوانن بەشداری بکەن و چی بکرێت بۆی کە کاراسانی بکرێت بۆ گەنجان بەشداری لە پێشبڕکێ نێودەوڵەتی لە ژوانیدا بکەن. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئارام ئەمین ڕاهێنەری لە جوانی. مامۆستایان زۆر بەخێر بێ سەر هەردووچان بەخێر بێ. مامۆستا ئارام حتمەن ئاگادارین پێشتیش بەرنامە کردو جەنابەت چەندین جار بەشداریت کردووە لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان. گەنجانی کورد بەگشتی لە چه ئاستێکدایە لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکان لە ژوانیدا؟ سپاس کاردانیت بەڕاستی جێی دڵخۆشیە چەند ساڵی پێشووتر با بڵێ لە ماوەی 10 ساڵی ڕابردوواتوانم بڵێم کە دەرگایەکی زۆر باش کرا یاخود واڵا کرا بەڕووی پاڵەوانە کوردەکانە ئەویش لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە دهۆ بە هەولێر بە سلێمانی و بگرە بە کەرکووکیشەوە. ئەمەوەی کرد کە بتوانرێت پاڵەوانەکان زیاتر ئەمەلیان هەبێ بەوەی کە بەردەوام بن بەوەی کە پێشبڕکێک یاخود منافەسەیەک لە بینی خۆیانە دروستکەن لە بینی کوردەکانە وای کردووە کە چەند پاڵەوانی زۆر باشمانێت تەنان بوون بە پیشەگەر لە ڕووی هەردوو ڕێکخراوە نێودەوڵەتیەکەوە کە یەکیان IFBB ئینتەرناشناڵی پێڵن کە عێراقتەیە ئەندامە وەکو ڕێکخراو و زایدەن MPC پرۆلیگ با بڵێن کە ئەوشێکێکە لەو پاڵەوانەتیانەی کە ڕێکخراوی کە دگەێنێ بە قۆناغی کۆتایی مستەر ئۆلۆمپیا. زۆر باشە بێنە سەر بابەتی لە ژوانی دواتریش درێژە ئەین بە پێشبڕکێکەکان ئەو کەسانی کە ڕاهێنانی لە ژوانیەکەن جیاوازیان چیە لەو کەسانی کە بۆمە هەر بە ئاسایی وەرزش ئەنجامێن و تا چەندێک گرنگە بۆ لیاقی بەدەنی لە ژوانی؟ ئێمە ئەکرێ بە دوو بەشەوە ئەو کەسانن کە هێن یاری لە ژوانیەکەن بە گشتی ئەوانی کە لە ناو جیمێکی داخراوە تەمرینەکەن هەمویان هەمان ڕێچکەی چۆڵی ئامانجیان ئەویش دروستکردنی ماسوولکەیە. چەو کەسانی کە بیانێ شەیپێکی قەڵەویان هەبێ بیانێ چۆریەکەی لابن و لە شێکی فیتی ڕێک دروستکەن ئەویش بە هەمان شێوە هەر جوڵەی ماسوولکەکان واکە کە تۆ چۆریەکەت بسووتێنی خواردنت تەندروستکەی لە شێکی ڕێک بۆ خۆت دروستکەیت و بتوانانی لە شێکی تەندروست و جوان و ڕێکتەوێ چ لە ڕووی ناوە چ لە ڕووی دەرەوە. بەڵام کەسانی چکەمان هەیە بۆ نمونەوەکو ئێمەمانان با بڵێن کە نیەت و ئامانجێکمانەیە بۆ دروستبوونی ماسوولکەی گەورەبوون بۆ سەر ستێج بۆ پاڵەوانەتیەکان ئەویش با بڵێن بە کۆمەڵی فلتەرەی زۆر قورسترا ئەڕوالەوەی سیستەمی تەمرینکردنمان جیاوازە سیستەمی خواردنمان جیاوازە سیستەمی بەکارهێنەرەکانمان واکا بۆ نەبڵکێنی ماسوولکە زیاتر گەورە بێت و بۆی تۆ بتوانین لەسەر ستێجا منافسی با بڵێن ئەوی یاریزانانی تەنیشتی پێ بکەیت چکە بەڕاستی بەبێ سترۆید و بەبێ بەکارهێنەرەکان هیچ لە شێکی ئینسان هیچ ماسوولکەیەکی ئینسان ناتوانێت با بڵێن گەورەبوون بۆڵکێنێکی وا دروستکە کە تۆ بتوانین لەسەر ستێجە منافەسی پێ بکەیت. لەبەرەوە کرێن بە دوو بەشەوە ئامانج لێرا بۆ نمونەکەوێتە سەرەوەی کە نیەتی یاریزانەکە لە چییە چ لە خانمانە چ لە پیاوانە بێ ئێستا بۆ پەڕی خۆشحاڵی بۆ پیاوان دەرگایەکی زۆر باش واڵا کراوە بۆ تەمرینکردن. مامۆستا ئارام گرنگترین میکانیزمەکان چین هەن لە بیدایەتەوە گەنجێکی کورد ڕاهێنەرێکی لە جوانی بتوانێت بەشداری لە پێشبڕکێکی نێودەوڵەتی بۆ نمونە ئەمریکادا بکاتە بێت چۆن فۆرمە پڕیکاتەوە پێوەرەکان چین ئەگەر بۆمان باس بکەین؟ بەڵێ ئەمە لەو کوورە سەرتاوە ئەمەژەم پێیا دوو ڕێکخراوە ئەگەر لە ڕێی ڕێکخراوی ئینتەرناشناڵ ڕۆی کە عێراق ئەندامەتیایە پاڵەوانەتیەکانی لە ڕووی غەربانیە واتە پاڵەوانەتیەکانی ئینتەرناشناڵ تەنها لە ئاسیا هەیە پێشبڕکێکان کە ئەکرێتەوەوانە بکرێت چەند جارێک بۆ پاڵەوانەتی عالەم هەیە کە ئەکرێت عێراقیە ئەندامەویش ئینتەرناشناڵ با بڵێن کە ڕافایل سەنتاگۆ سەرۆکی ڕێکخراوەکەیە ئەکرێت ئەویش لە ئیسپانیا ئەویش زۆر کەم بە چەند ساڵ جارێت. بەڵام MPC واتە پرۆلیگ ئەوی کە گەێرێ بە
مستەر ئۆلۆمپیاوەیە کە من بۆ نۆک و خودی خۆم و چەند برایەکی کەشم لە کوردەکان با بڵێن بە بەردەوامی لەو ڕێکخراوەیە چالاشەکانمان هەیە ئەوە لێکا کە تۆ لە غەربیشە و لە ئاسیاشە تەنانەت خودی عراقیش خۆی ئێستا چەند ساڵێکە ئەتوانێت با بڵێن دەرگای واڵای هۆڵەکانی کردوتەوە بۆ ستەیجی با بڵێن MPC بتانی بەشداری تیا بکەی کراوەترە فلتەریش بۆ ئەوەی کە تۆ بڕۆ یاخۆ میکانیزمی ئەوەی کە تۆ یاریزانێک بێ بگات بە پاڵەوانەتێک گەورەکان ئیلاوەی کە تۆ ڕوو لە ڕێکخراوی MPC بکەیت بۆی بگەی بە هیچ نەبێ قۆناغەکانی پیشەگەری لە کارتی MPC کە گەشتی بەوێ تۆ کاتە ئەتوانی بە شێوەیەکی ئاسانکاری تر بتوانی تۆ ڕێگای گەشتکردنت بە ئەمریکا و یاخود وڵاتانی غەرب کە دوورە دەستن لە وڵاتی خۆمانەوە ئاسانترە بن لە ڕووی ڤیزە وەرگرتن و لە ڕووی بەشداریکردن و لە ڕووی چالاکیەکانەوە لە ڕووی منافەسەکردنەوە لە ڕووی نەتیجەکانیشتەوە لە ڕووی دادوەری عەدالەتی ناو حوکامەکانیش با بڵێن کە لەسەر ستێجە چکە بەڕاستیش ئەوەش یەکێکە لە هەر کێشەکانی پاڵەوان کە مانوبوونێکی زۆرە بینین ئێمە لە پێش خۆ ئامادەکردنمان بۆ سەر ستیج دیقەتەی بۆ نمونە یاریزانمان هەیە 8 مانگ 9 مانگ 10 مانگ من خودی خۆم هەموو ساڵەکە با بڵێن لە حاڵەتی استعدادام تۆ ئەچیت لەوێ ئیشی چەند دقیقەیەکی سەر ستیجت هەیە یعنی تۆ ساڵێک خەریکی خۆ ئامادەکردنی ئەچیتە سەر ستیج حکامێک دابنشێت با بڵێن غەدر لێ بکایت تۆ هەموو شتەکەت لێ یعنی بێ ئەمە لەبی لەوەی کە لە مادیەن ئەو خەیاڵیەوە جا لۆدەی کە خەیتە سەر لەش ئینسان چکە بەڕاستی لێت ناشارمەوە میاری ئێمە خەتەراتێکی زۆری هەیە گەر ئینسان ورد و درشت با بڵێن ئاگای لە خۆی نەبێ یاخود ئەو ڕاهێنەری کە هەیەی نەتوانێت بە شێوەیەکی ویژدانانە با بڵێن لەشی کۆنتترۆل بکات زۆر یاریزانمان هەیە لە پراداخلی خەسخانە بێت لە پرامرێت یعنی ئەمە هەمووی سەبەبیەوەیە ئێمە کۆمەڵی مجاسەفە بە لەشی خۆمانەوەکەین گەر عەقڵتیە کۆنتترۆل نەبێت ژیان با بڵێن بەردەوام نابێت جار ئەوە نییە کە ئێمەمانە مەسەر لە دوورەوە لەشێکی جوانی و کەسە بینی لە ستەیجەکەت وەستاوە پشتی ئەوە کۆمەڵی وردەکاری زۆر گەورە هەنا لە هەم مادی هەم وەکو جەناب داماژت پێکرد کۆمەڵی مەترسی لەوانێ لەسەر جەستە دروست ببێت و هیلاکبوونێکی زۆر و ئەجا تۆ گەشتوتە ئەوەی کە لەو سەر ئەو ستێجە بوەستی ڕاستە ئەوە گەورەترین یعنی وەکو کورد قسەیەکی هەیە لە سەربازی ون ئێستا وەنونە ئەو برا کامێرەمانانی کە لە پشتی کامێرەکەون نادیارن سەربازێکی ونن لەوانەیە لە من و لە جەنابشتان با بڵێن زۆرمان وتر بن لە ئەرکەکەیە لە جوم و جۆڵە ئەممان وبوونەی ئێمە شۆک و مەرحەلەکانمان یعنی سەر ستەیج شتێکە کۆتا نیشاندەری تۆیە یعنی بەڵام پێش وتر ئەو کاتانی کە تۆ بەڕێت کردووە یعنی لێت ناشارمەوە معاناتی وا قورسیتیایە ئینسان تووشی شەکەت بوو نەبێ ئینسان تووشی بۆ نمونە ئەوە بێکە ئیتر من ئەمە بۆچی یەکەم بەڵام لە کۆتاییە کە تۆ ئامانجێکت هەیە بەردەوام ئەو ئامانجە بینیتەوە سەر بیری خۆت یاخود بەرچاوی خۆت وات لێکا کە تۆ هەدەفێکی گەورەتر بۆ خۆت بێتە ناو لەشی خۆت و نامێشکی خۆتەوە بەردەوام بی جوانتر بی یعنی پاڵەوان بوون هەر ئەوە نییە کە تۆ بچیت وەکو شێرێک با بڵێن پەلاماری شتێک بیت نەخێ پاڵەوان بوون ئیرادەیە بەلای منەوە پاڵەوان بوون ئەخلاقە بەلای منەوە پاڵەوان بوون گەێنەری ڕاستیەکانە بۆی ئەو زانیاری ئەگەر ڕشت و دروشت یاخود کەم و بچووک تۆ پێت بێ بیگەێنی ئەوە زۆر گرنگە نابێ پاڵەوان ئەنسووری بێت لەوەی کە بۆ نمونە شتێکیە بێ لای خۆی کۆنتترۆلی بکە ئەم کۆنتترۆلکردنە بمێنێتەوەی کە تۆ بەس تۆ قۆرخێک بۆ خۆرقیکەی بۆ خۆت ئەنسووریێتە تیاابێ نەخێر ئەبێ بیگەێنی چونکە زانیاری گەیاندن هەم لە ڕووی دینیشەوە چاکەیەکی و چۆڵی پاداشتێکی باشی هەیە زایدەن لەگەڵەوە شایە تۆ خۆت بۆ خودی خۆت مرتاحبی وجدانی خۆت ئاستوداکەی لەوەی کە تۆ زانیاریەکەت هەبووە گەیاندتە بە بەرامبەرەکەت شەرنی هەر بە مادەبێت جاری وایە تۆ توانی بە شێوەیەکی زۆر هاکەزای بە سەرەتایش بیگەێنی کابرا ئیسفادەیەکی وای لێکە و شخصی بەرامبەر کە تۆ لەوکو پاداشتێک بۆ تەمێنێتەوە وەکو نازناوێکیش زۆر باش هەڵم ساڕەنگە کەسێک ئەگەر تا ئێستا ئەمە ئەنجام نایابێت ئاسان بێتە ناو بابەتەکە و یەکسەر بێت بڵێ من ئەمێت ببم بە کەسێکە بەشداری پێشبکێکی لە ژوانی بکەم بە فیلترانە چین کە پێویستە کەسێکا پێ بڕایان ڕێنمایی چێ بۆ کەسانی کە حەز و خولیایەکیان هەیە بۆ بابەتی لە ژوانی و نەوێ ئەم هەنگاوە دەست پێ بکەن یەکەم خاڵ ئەو کەسەکەی خاتە مێشکەوە کە ببێ بە پاڵەوان ئامانجەکەیەتی کە لەوەی کە نەفەس درێژ بێ نەکەوەی تۆ لە پڕێ ببی بە کوڕە چکە بەڕاستی پاڵەوانمان زۆر بۆ چ لە ناوخۆت چ لە دەرەوە کێشەی چیان هەبوو بە بەردەوامی زۆر بە زووی ینی هەدەفی ئەوی هەبووە گەورەبوونی ماسوولگەکانی دروستکە
لۆدێکی زۆر لە پڕە یاخود زۆر بێ ئەندازە لەو جورعایی کە بووی دانراوە لە ڕووی خواردنەوە بێ لە ڕووی تەمرینەوە بێ لە ڕووی بەکارهێنانەکانەوە بێ لە ماوەیەکی زۆر کەماوەری گرتووە سێرێکی وەزنێکی خەیاڵی فڕانوە من خودی خۆم و چه هەوانەیەشی کە هاوکاری خۆمن بۆن من هاوڕێی خۆمن لە من زۆر باشتری شێ لە ناو کوردەکانە 26 ساڵە یاری یەکەم شخصمانێ ئەوێ لە ماوەی 2 ساڵە بگا بۆ ئاستا ئەمە لەوانەیە بگالانێ نەگاتە 3 ساڵ لە ئاستی لە من باشتر بێ بەڵام چی لە ناوەوەی لەشی خۆتەکەی وەکو باتنی کە تۆ تا چەند دروستن وەکو گورچیلا وەکو جگەر وەکو دڵ وەکو هەموو ئەندامەکانی لەشت کە تۆ چۆن بتوانی بە خێویانکەی ئەمە بێت تۆ پەروەردەی کە وەکو مناڵێکی ساوەکو نەمامێکی بچکۆلانە تۆ بتانی ئەساسێکی باشی بۆ دروستکەی بۆی داهاتۆکەی تون و تۆڵ بێ بۆ هیچ نەبێ بەرچاوڕوون بیلەوەی کە تۆ لەشت تەندروستە چونکە هەر ئەندامێکی لەشی ئینسان فەزڵێکی بەسەر مرۆڤەکە خۆیەوە هەیە کە لێپرسینەوەشی لەسەرە چکە تۆ خی گەورەکە پێی بەخشیوی ئەوێ بە شێوازێک بۆن لە تۆ پەروەردەیکەی لەلایەنە دینیەکەشەوە گوناهبار نەبی زائیدەن لەلایەن تەندروستیەکەشەوە لەلایەن کۆمەڵاتێکەشەوە تۆ بتانی بۆ مرۆڤایەتی کارێکی وا بکەی خەڵک چاول لێ بکە وەکو ئاوێنێکی جوان بتبینێ نەکە وەکو ئاوێنێکی ژەنگاوی بە بەسیترین شێدار ڕەنگێ دروست کات و تۆ بتانی فڕێ بی واتە لە ماوەیەکی کەمە ئەگەر تۆ ئەم لەشەی خۆت بە تەندروستی گەورە نەکەی دڵنیا بە لەوە زۆر بە زووی ئەتخا زۆرمان بینیوە بەردەوامیش با بڵێن گرەی ئەوە لێکرێتوانە من لێت ناشارمە من خۆم هیچێکم لەو کەسانەی کە پێم ناخۆشە بە هەموو شێوەیەک لێرە و لەوێ لە هەموو ئەلامەکانەوە جارجار سەرەکرێتە سەر پاڵەوانەکانە لە نەمانە زۆر ئەمرن زۆر داخلی خەستەخانە بن کەچی بە پێچوانە تۆ ببینە ئەوانەی کرد بە حادسی سەهرا منەوانێ بە حادیسەی کێشەی ترە منوانە من خۆم پێش چەند ساڵە پێش ئێستا لە یەک ڕۆژە تا پۆستیشم کرد لە ئەکاونتی خۆمەوە سەردانی 2 پرسەم کرد لەم شارەی خۆمانە یەکیان هاوتەمەنی خۆم بوو لە 30 ساڵەکان هەبوو بە گورچی لە وەفاتی کرد بە هەموو تەمەنشی یەک ڕۆژ یاری لە جوانی نەکرد بوو کەسێکی کەش هەر لەو ڕۆژەیە کە من با بڵێن بەشداری پرسەکەیم کرد سەری 90 ساڵ بوو ئافرەتێک بوو با بڵێن دایکی ڕافیقێکم بوو ئەوی بە هەمان شێوە کێشەی گورچیلە بوو باشە ئەم جووتە بە کێشەی گورچیلە لە یەک ڕۆژە من توانیم سەردانی پرسەکەم بکەم کە لە ماوەی 2 ڕۆژە وەفاتیان کردبوو ئەمانە نمونەیەکی بچووکن با بڵێن لە واقعی کەسەکان کە تووشی حەدەسە بن ئەگەر سپەی دوو سپی یەکێکی وەکو بۆ من تووشی حادسەیەکی وا ببم بۆ گورچیلە کاری تووشی کارێکیوام هجومی یەکسەرە چێتە سەر چێڵێن ئەمە هۆرمۆنەکانە ئەمە فڵانە ناواقعی ژیان بۆ شوێ نیە بەڵام گرنگی ئێوەی ئێمە خۆشۆک وەکو پاڵەوانەکان ئاگاداری تەندروستی خۆمان بین من پێم باشە هەموو پاڵەوانێک بە بەردەوامی فحوساتی لەشی خۆی بکە هەر نەبینێ لە ئاوێنەکەەوە چی دروست کردووە ببینێ لە ناوە چی گوزەراوە ئەو کاتەواکە کە تۆ باڵانسێکی جوان دروستکەی لە ناو و لە دەرەوەش کاگەرام هەمیشە بەردەوام یەکێک لەو کۆسپانی دێتە بەردەم یاریزان لە وڵاتی ئێمەدان پێنەدانی ویزەیە ینی کۆمەڵە گرفت هەیە وەک جەنابەت ئاگاداری بۆی کە جەنابەت ئەزمونت دێ لە دەرەوەی وڵات بەشداری کرد لە پێشبڕکێکاندا ڕێنمایی چییە بۆچی ینی قورسە بێت وڵاتێک ویزە باتە یاریزانێک ینی پێوەەر چییە بێت چی بکات بەڵێ هیچ پێوەرێک نییە بۆ یاریزان لەبەرەوەی وەرگرتنی ویزە بۆ یاریزان بە حکمەوەی تۆ وەرزش دەکەی سەپۆرتی وەرزشیش لە هەموو دنیاە دەرگایەکی زۆر جوانە ئەی تەنانەت کە تۆ داخڵەبی گەشتەکەی بەڵگەکان زۆر بەسیتن کاکدانیاری ئەین کە تۆ ئەڕۆیت لە هەموو کوپێتەڵم لە بەسیترین شتۆکە داخلی ناو فڕۆکەخانەکانە بی تاک و بازاڕ و جێگاکان و هەموو جێگاکانی ئەو وڵاتانی غەرب بەگشتی کە ئەبینن تۆ وەرزشەکەی بە تایبەتی وەرزشی ئێمە پێتەوە دیارە وەکو هەیکەل کە ئەبینن تۆ وەرزشکاری ڕوویەکی جوانترە پیشانێن خزمەتێکی باشتر دەکری کەسێکی تایبەتری تەران لە ناو فڕۆکەیە کە تۆ خواردن ئەیرێ بە خەڵکی ئاسایی تۆ حسابێکی جیاوازترت هەیە بۆ تەیە چەند جارێ داوا بکەیت تۆ زۆر ئاسایی بۆ تێرن چکە زان تۆ ماسوولکەی تۆ جیاوازترە ئەمە بن بە بەردەوامی با بڵێن ئەمە هاتوۆتە ڕێ ئەم قسەم بۆ ئەوەکەم بۆ نمونە کە تۆ ئەچیت لە کۆنسوڵخانەیەک یا لە جێگایەکە لە سەفارەتێکە چاوپێکەوتنت هەیە دیدگایەکی جیاوازتر هەیە بۆ تۆ یعنی لە سا هەشتا دەرگای وەرگرتنی ئۆکەی بۆ تۆ کراوەیە من لە ماوەی چەند ساڵی پێشوە بە بەردەوامی کێشەی ویزەم سوپاس بخوا دروست نەبووە تەنها پار نەبێ بۆ ئەمریکا کە بوو دروبۆم دروست بوو کێشە لەوەیە بوو عراق خرابوو بلاک لیستەوە لە چ وڵاتێک
ئەمریکا نەمتوانی وەری بگرمەوە لەبەری خراپە بلاکلیستەوە دەسەڵاتی من نەبوو کاتێکا پێشتیش هەت بوو ویزت پێشتر هەم بوو بەڵام موعیدم بۆ وەرناگیرا موعیدەکە چی بوو خۆیان قفڵیان کردبوو چکە ئەمریکا بە شێوەی ئۆنلاین نەکرێ و ناتوانانی لە ڕێگەی نووسینگە و شتۆ باڵێن کات حەجزکەی جێگە حەجزکەی لەو حاڵەتەیە با بڵێن شتەکە گشتی بوو من ناتوانم وەکو تاک بەردارم بەڵام ئەگەر بۆ منە من بچمە بەردەمی سەفیر یا و کەسێکە مقابلەمەکە دڵنیا بە لەوە وەریەگرم بۆ لەبەری ڕووی وەکو پێم وتی پێشنامەژەم پێ ڕوویەکی جیاوازتری هەیە ئایدیەکی جیاوازتری هەیە بەرامبەر بە پاڵەوان بەرامبەر بە وەرزشکاران من لە 2010ەوە هیچ کێشەیەکی ویزەم نەبوو تەنها ئەو دانەیە نەبێت گشتی بوو بە هەموو برادەرەکانی خۆم هەموو هاوڕێکانی خۆم لە هەمان ساڵ پێم وتون بە براکەی خۆشمەوە بوون لە پێم وتۆ تا لە کۆتای قەناعەتی هێناوە بۆ نمونە کە ئاسانە وەرگرتن زۆر ئاسانە 1 2 3 4 تکایە وەرە ئەم خاڵانە تەطبیقە من هاو کارتە بم هەموو هەر چاویان لەسەرەوەی کە بۆ ئارامەمین زۆر بە ئاسانی بوێرە گیرێ بۆی وەرەگرن باوەڕکەوانی هەمووی خۆم هەوڵێم بەڵام شتەکانە ڕازگۆ بن هەموو چاوپێکەوتنێک کە تۆ ڕازگۆیانە شتەکانە پێشکەش کرد دڵنیا بە لەوە لە ساڵ نیە چیپی ئەڵێن بۆی بینەر زیاتر ئاگادار بێت ئەبێ ئەو شتەی کە تۆ زۆر گرنگە بە لایەنەوە با بڵێن گرنگەوەی کە تۆ موعیدێکت هەیە لەو چالاکیەیە ڕێتوی تۆ یەک ڕۆی تو هیتەوە بەڵێ بزەبت ئەوە بەلا ئەوانە ئەو چۆن لە چ کاتێکە ئەو قەنەعەتە دروستەکە لەو کاتەیە کە تۆ ئەم هەدەفەتەیە لینکی ئەو پاڵەوانێتیە وەرەگریە بێ پێشتر حسابی خۆتە بۆ کردن نەگەی وەڵام منم ساڵ ڤیزەیەک وەرەگرم چم بۆیە داواکەم ڤیزەیەک وەرەگرم پاڵەوانێتیە کاتە پێشەوەی کەم نابێ موعیدەکەی خۆتە سابت کرد بێ من هەموو کاتێ جێگەیەک دیاریەکەم پێشوەخت پێش چەند مانگە پێش ئێستا بوون چەند مانگە پێشەوە زەوەنە مانگی داگەر قسمت بێ بۆ ئەمریکا ئەبێ من لە مانگی 6 هەوڵی بۆ بم چۆن هەوڵی بووی کە موعیدەکەت داناچکە من تاریخی خۆمەزانم ڕێکخراوی MPC پرۆلیگ با بڵین کێشەیەکی ئەوەی نەهێشتووە لە هیچ پاڵەوانەکە لە مانگی یەکە سەرەتای سەرجەمی چالاکیەکانی تا مانگی 12 ئەو ساڵە نوێە ئەخاتە ئۆنلاینەوە بڵاوێکاتەوە ئەمە چالاکیەکانمە لەسەر زەوی چۆ بۆ تۆ ئاسانە فەرماڵی بژێرە وەڵام ئیشی بۆ بکە ئەگەر کێشەی ویزەت هەیە تۆی مانگی دەبوو من لە مانگی 6 کە هەوڵی بۆ موعیدەکەی بۆ وەرەگرم بە لینک لای خۆم ڕای کێشم حازرێکم سپێنی موعید مەبێتمە بەردەمی سەفیر بۆ مقابلەکردن ئەمە چالاکیەکەمە یەکەم خاڵ ئەویش لای خۆیەوە باڵن سەرچێکی وەکە کە بالفعل لە وڵاتی ئەمە ئەم چالاکی لە فلان موعیدە هەیە ئەگەر ڕازگۆ بووی لەگەڵی ئەم چالاکیە هەبوو ئەوە تۆ لە سا هەشتا زمانی بۆ وەرگرتنی باکاتیوێ مێنێتەوە سەرەوەی کە تۆ چیت هەیە لەم وڵاتەیە وەکو قەزەی مڵک یاخود وەکو قەزەی سیقا وەکو قەزیەوەی کە تۆ چالاکیەکانی پێشووتر لە ڕووی شەهادە و مەدالیاوە چەندی کۆمنتارێک وەکو کەیس تەسلیم بکەیت دڵنیا بە لەوە لە سانەوە وەرێگریت بۆ هەموو سەفارەتەکانمان یانیوە نییە بەس ڕازگۆ بە و هەوڵی بۆ بە کەسانێکمانە هەردانیشتووە ئێوێ بێبووی نایە بۆ ئێوێ خۆت بڕۆی خۆت هەوڵی بۆ بێ زۆر هەن لەوانێ من تەنانەت ئێوارەی پێشوو دوێنێ خواردنگەیەکی با بڵێن دایت کراوی کوڕێکی ڕەفیقمان کۆمەڵێک لێبوون چەندانەیەکمانە بوو دیسان هەمان معاناتیانە بووە پێم وتن هیچ قورسێکی تیانە 1 2 3 4 وەرە من هاوکارتانە بم بەیەکە وەڵی هەم لەگەڵتانە سەفەرەکەشتان لەگەڵاکەم دڵنیا بە لەو زۆر ئاسان وەرەگیرێ بەس گرنگەوەی ئەو کەسە بێت هەوڵی بۆبا نەک لە دوورەوە هەر بڵێ وەرناگیری و قورسە وەرناگیری و قورسە بەدەم بەڵێ بەس کە هەنگاوت بۆ دڵنیا بە سووکە بێ ئەمە سارم لە ڕووی تێچووە بۆ یاریزەی لە ژوانیە دەکەسێک گوێ بەشداری کە ئایا قورساییەکێکێت سەر یان ئەوە تا زۆرێک لە ڕێکخراوەکان یان وڵاتەکان کاتێم پێشبڕکەیانە ئەنجامێن هیچ پیشگیریەکی مادیەم کەساکە نەگەر بەشدار بێت هیچ بە هیچ شێوەیەک چکە ڕێکخراوەکان لە یاری لە جوانیە لای ئێمە با بڵێن بازرگانیە بزنسە ئەمە وای کردووە کە تۆ ئەستانە بێ پارەش دەستیم بکەی بۆی بەشدار بیت بۆ ڕجیستەرکردن بە شێوەی ئۆنلاینێکی یاخود بە شێوەی حیکاچی تەنواقعی جێگاکەوە ئەبێ پارە بەشداریکەی بەڵام تر کۆتا ئەگەر تۆ لە تا ئێشتانە تا ئێستا لای خۆمانەوە حاڵەتە ڕووی ناوەکو کورد بگەنەوە ئاستا کە چوونە زۆر ئاستی بەرز پارەیەکی واوەرەگرن کەیترە بن بە بلیاردێر چکە بۆ ئەوە داهاتووە بەڵام ئێمە وەکو کورد بۆ نمونە من و خودی خۆم نیەتمەوە نییە لە میاریا بۆ نمونە دەوڵەمەند بم یاخود چۆڵێ بزنس بم من حەزێکی خۆمە وەکو شخصی بیرم لەوە کردوتەوە تەنها بۆ خودی خۆم ئەمەوێم ئامانجەم هەبێ بم بە پیشەگەر هەموو برادرانی کەشکە هاوپیشەی من و بگرە لە منیش زۆر باشترن هەمان ئامانجیانە بەڵام گرنگە تۆ هەوڵی بۆ بیت وەکو پشگیریکردن لە ڕێکخراوەکانەوە سەفرە هیچ شتێن نیە تەنانەت پارەشە لێوەرەگرن وەکو لێرەش تۆ خۆت پاڵەوانەکە ئەبێ قەنەعەت بەوە بکە کە لە سەرەتاوە تۆ بێ خۆت دروستکەی ئەمە ئەگە بەراوردی بکەی وەکو تەشبیه بێ با بڵێ وەکو چی وەکو خوێندن وایە کە تۆ لە سەرەتاوە بێ خۆت
مەرحەلەکان ببڕی لە کۆتاییە ئەگەر بەرهەمەکەی وەرگری بە خزمەتکردن بە ئیشکردن با بڵێن بتوانی تۆ بەرهەمەکەی وەرگری ئەمە ئێوەش وایە بێ هەوڵ بی مانوبوونێکی زۆر کە دواتر توانی تۆ خۆت ببی بە ڕاهێنەرێکی باش بتوانی بەرهەمەکەی بچنیتەوە بۆ خۆت یاخود ببی بە پاڵەوانێکی باش سپۆنسەری جوێنەکان وەرگری بەرهەمەکەی بچنیتەوە بۆ خۆت کەواتە مانوبوونێکی ئەساسی هەموو ئەکوێتە سەرگیرفانی خۆت ئەگەر لایەنێکی بۆ نمونە کەرتی تایبەت هەبێ یاخود لایەنێکی حکومی هەبێ هاوکارت بن هەرچەنە بۆ پەڕی خۆشحاڵیەوە نەک تەنها من حکومەت یاخود حزب زۆر جار هاوکاری زۆربەی پاڵەوانەکان بوون لە سەرجەم وەرزشەکانە بەڵام تر هەیە بۆ نمونە خۆی ئاشکرایەکە هەیە ئاشکرای ناکە ئەجین بەجددی یعنی هاوکاری بوون هەیە بەستر ئەوەی تیا هەیە یعنی تۆ مرحلە بە مرحلەکە ئیتحادات لە شارەکانە با بڵێن دەستکاریەکردن گۆڕانکاریەکردن تۆزێ بەرزی و نزمی لە خزمەتکردنایەتە پێشەوە چکە ئێمە بیرمان نەچێ با بڵێن لە ناو کوردستان و بە عراقی شابەگشتی فدراسیۆن هەیە ئیتحادەکان هەیە ئیتحادات با بڵێن داهاتی هەیە ساڵانە لە هۆڵەکان وەرێگرێ چالاکیەکانی هەیە با بڵێن پارەکۆکاتەوە ئەم ئیتحادا ئەگەر بتوانی کەسانێکی با بڵێن شایستە لەو جێگایە بنەتوان ئەم بڕە پارێەوە بێت بێ با پشتێک بۆ پاڵەوانەکان بۆی بتوان بەردەوام بن بەشداری بەزەبێت هەر نیزبەیەکیش بێ پاڵەوانەکە بکەوێتە سەر پێی خۆی ئەتوانێت بەردەوام بێت چی لە دەست حکوومەت و لانەپیندارەکانە کرێت کار ئاسان بن بۆ یاریزانانی لە ژوانی ئەوەی لە دەستی ئەوان نابێت کە تۆ یەکەم شت چاوەڕێ نەبی ئەوان بانگت کەن بەجددی چکە ئەوەنە زۆرە پاڵەوانەکان یعنی من پێت لەت ناشانمەوە لە ماوەی 10 ساڵی پێشووە کۆتایە یعنی لە 2015 بە دواوە بگرە 18 بە دواوە وای لێ هاتووە یعنی سیرەکەیت زۆرن پاڵەوان تەنانەت لە عێراق ئێستا هەوارن لێ هەستاوە لەوەی کە ڕوات معاشێکە با بڵێن شمولی هەموو وەرزشەکانەکە و وەرچی لە جوانیش بەدەرنی و بەشێکە لەوە وای لێ هاتووە خۆیان ینی خودی خۆم بۆ منە بە حیتیانە دانیشتووە ئەڵێمە بێزار بووین لەم هەموو ڕوادا چکە تۆ ساڵانە چەند کەسێک با بڵێن پاڵەوانەتێکی زۆر باشێنێتە ئەوان با بڵێن تەخمینیاندا ناوە بۆ پلەکان کە ئەم پلەیە بێنی لە عێراقا تۆ ئەبی بە ڕوات واتە بە موچەخۆری حکومەت معاشێکت بۆ بڕێتەوە لەم حاڵەتە وایە لە هاتووە ئەوانیش بێزار بوون چکە وەزارەتی وەرچوولاوانی عێراقیش هاواری لێ ساڵێ من ناکرد ساڵانە ئەم هەموو وەرچە وەربگرم بیکەم بە تەعین لای خۆم و معاشی بۆ بڕم و چکە موچەکەی زۆرە کە داوایەکە پاڵەوانەکانیش تەموحیان زۆرە عەدەدەکە زۆرە ساڵانە ئەویش ستۆپی پێکردووە لێرەش بە هەمان شێوە تۆ ئەبێ خۆت هەوڵ بی خۆت جوانکەی خۆت ڕازگۆ بە خۆت دەربخە خۆت سەرکەوە کەسان زۆرن بە هاوکاریکردن باش باسێکیش لەوە بکەین کاتێک چنە ئەو وڵاتانی ترەوە وەکو بوو کوردێک بەشدارەکەن بەشداری ئەەکەن لەوێ پێشوازی خەڵک چۆنە بام ینی بوونی گەنجانی کورد لە پێشبڕکیەکانە تا چەندێ جێی باەخە خۆی ئەو هەمونەتەوە جیاوازان بەڵێ ئەوەی کە لێرە جێ ئەسەفە با بڵێن ڕێکخراوی MPC کە هیچێکە لە پاڵەوانێتیە زۆر پێشکەوتوەکان کەوا کاتۆ لە قیمەی ئازبەرزی جێگاکە بگونجێی ببینرێی بەداخەوە تیم ناڕە فەردیە تاکە یعنی بۆ نمونە چ عێراق چه کوردستانیش وەکو هەرێمێک ناتوان وەکو تیم بەشدار بن چکە فەردیە بەڵام لێرە ئەوەی کە ناخۆشە من وەکو خودی خۆم بە بەردەوامی ئەو کێشە مەعاناتەم هەیە کە ئەچم بەشداری ئەو چالاکیانەکەم بۆ نمونە هاوکارت نین کەسانت لەگەڵان یەوەکو تیمێک بۆ توان بۆن منە بەد لەوێ هەن لێ ئەوان هەموو کەسێک کە هێت وەکو تاک بەشدارە بێ چەند کەسێکی وەکو هاوکار لەگەڵە بۆی ئەو مەعاناتە نەفسی کە لەسەرێتی وەکو لۆت بتوانێت سەفری کاتەوە لەوێ بەداخەوە ئەمە زۆر لای ئەوان زۆرە لای خۆمان کە ئێمە چین بەشدارە بین سفرە نییە ئەمە واکە کە تۆ لە جێ خۆتا بۆن منە هەز بە بێورەی بکەیت بەڵام لە هەمان کاتە ئیرادەی پاڵەوان بوو لەوایە کە تۆ نەخێر من ئامان جمەیە لێرە ببم بە باشترینیان بۆ ئاڵاکەم بێ بۆ زمانەکەم بێ کە خۆ ناساندنیش لەوێ حتمما لەوێ وڵاتانەوان سروشتی جێگاکانوان با بڵێن کەچی داخلێر شوێنێکیانەوی لێتە پرسێتەوە کێیت خەڵکی کوێی لە نەتەوەیەکی بەس بۆ پەڕی خۆشحاڵیەوە لە غەرب بەگشتی یعنی چە ئەوروپا و چە ئەمریکاش من خۆدی خۆم لە هەر شوێنێک وتە بێتم کوردم و خەڵکی عێراقم و خەڵکی سلێمانیم یعنی توانم بڵێم زۆر ڕوویەکی جوانیان پیشان ناوە یعنی بەرنامەی جوانیان هەیە یعنی چۆڵی پێشوازێکی جوانن لەگەڵاکەن قسەی باشن لەگەڵاکەن ڕوویەکی خۆشیان هەیە بۆتە و پشگیریکی باشیش دەکەن ئەمە واکە کە تۆ دڵت خۆش بێ وا بکە هەستکەی پشتێکی تون و تۆڵت ئەمانە ئەنسووری نین ینی بۆ وەرزش ئەنسووری بوون لە وڵاتانە زۆر کەمە چونکە وەرزش پەیامی ئاشتیە پەیامی جوانیە پەیامی تەندروستیە لەگەڵ ئەوەی کە ئێوە ئەم پەیامە وەرزشی و ئاشتیوانە ژەگەین پەیامی کوردی ژەگەین کە ئێمە گەلێکین بەم شێوازە وی کە ئەوان زیاتر دیدی توێڕانیان بۆ کورد
ینی بگۆڕێ بووی کە ئێوە ڕاستەخۆ قسەیان بۆکەن یاریزانانی دیکە وڵاتانی دیکە ئەوان بە بەردەوامی با بڵێن بەگشتی گەنجەکان گەنجەکان چکە ئێستاوای لێ هاتووەکو جیلێکی ئێستا کە دروست بووە لە ناخۆی خۆشمانە ئەگەیان لە جیلی ئاڵتونی جیلی نەوەکان و هەشتاکان نەماوە دی نازانیان شارەزای بوونیان بەهۆی مەشغوڵیەتۆم سەردەمە با بڵێن نەتوانرە بپەرژێن بەوەی کە بۆ نمونەوەکو یادکاریەکەوە باس دەتوانە بەڵام کەسە گەورەکانیان بە بەردەوامی پشگیری دەکەن یعنی کە تۆ باس دەکەی شتێکی وایەوانە من لێت ناشارمەوە ساڵی 2019 چوون بۆ ئیسپانیا بۆ بەشداری پاڵەوانی تێ بکەم لە بەرشەلۆنە لێرەوە ڕۆشتین سێ برادر لە ئەڵمانیەوە هاتن لەگەڵمان بەیەکەوە ڕۆشتین لە ئەڵمانیەوە چین چەند وڵاتێکمان کرد بە سیارە ڕۆشتین پێمان خۆش بوو جێ گۆڕین چینە بەرشەلۆنە لە بەرشەلۆنە من لێرە پشگیریم پێ بوو کە وەکو عێراق وەکو ئارامەمین بەشداری داوانامەم پێبوو کە من بەشداریەکەم فۆرمێکی ڕسمی پێبوو لێرە وەرم کردبوو برادرانی ئێرە لە بەغاوە بۆیان کردبووم ناوە هەموو شتێکی منی تیا کە من لێ بەشداریەکەم چوومە جێگاکە تیمێکی کەناڵی 24 باڵێن لە ئیسپانیا بوون بۆ پەڕی خۆشحاڵی و برادرانمان با بڵێن لەوێ بوون هاتن وەکو هاوکار وەکو ڕووماڵکردنی چالاکیەکە بۆ من تیمێکی باش بووین یعنی لەوێ بووین دواتر سیرەکەین تیان تۆ بۆت نییە بەشداریکەی بۆ وڵا ناوی لیستی عێراق ئارامەمینی تیانە کەسانی تریتیایە منی 11مان بوو خۆ ئامادەکردن بە سارفێکی زۆر ڕۆشتنێکی ماوەیەکی زۆر و گەشتن بێ ئەوانە هیلاک بەڕاستی لەجێی خۆتاوەکو داڕوخانێک وای وەکو سەقمەیەکی زۆر زۆر ناخۆشە ئەم برادەرەمان با بڵێن لە تیمەکە بە حکمی زمانەکەی بەرشەلۆنەی با بڵێن قسانەکە چکە لە ئینگلیزی زۆر لە وڵاتی ئیسپانیا تۆزێ قورسە قسەکردن تیا زیاتر ئەوان بە زمانی خۆیان قساکەن مناقەشێکی زۆری لەگەڵ سەرۆکی ڕێکخراوەکە کەوتی ئەم کەسە خەڵکی فڵانە جێگا ئەمە فێڵیان لێ کردو وەرەقەکان بۆ کردو پشگیریەکان بۆ کردو بە شێوازی تەزویر لە بەغاوە بۆی کراوە ئەمە کێشەیەکمانەیە و کێشەیەکی هەرێمیمانەیە وەکو چۆن ئێوە لە بینی ئیسپانیا و بەرشەلۆنیا و کێشێتانە ئێمەش بە هەمان شێوە هەمانە زەمبیەم یاریزانە چییە کە چەند نوێکە خۆی ئامادە کردو ئەمە مەسارفی کردو ئەو وڵاتە دووری بڕێ و بێ لێرە بەشداریکە کە ئەمەی گوێ لێ بوو هیچ مەجاری تیانە ماوتی فەحسێکی دۆمنتی بۆ بکەن وەکو لەشی خۆی داخلیکەن یانێ مە واکە کە تۆ ها چۆنڵی بەرنامەیەکی کە یاساکانت بۆ گۆڕن ئەوە نە بە شێوەیەکی جوان با بڵێن ئەوان هەوڵ بۆ وەرزش ئێن ئەوەی کە لێرە بۆ منە تووشم ببوو ئەوان لێ بۆ منە جوانی چاکی بینینی وەرشەکە لە ئەوان وا بوو قبوڵی کردم بۆ بەشداری کرد دوجار بەڵێ چەند دڵخۆش بووی کاگانەوە ساک زۆر سپاس بۆ بەڕێز سارەمەمین ڕاهێنەری لە شوانی کەلم تەوارە لەگەڵمانە سپاس